خوێندنەوەی زمانی عەرەبی بۆ پۆلی چارەمی بنەڕەتی لاپەڕە 84. الدرس السادس عشر وانەی 16. سفر إلى قرية نازنين، گەشتێک بۆ گوندی نازنین. السيارة فيها تلاميذ. السيارة تسير بين الجبال. تصل السيارة إلى قرية نازنين. نازنين قرية جميلة تكثر فيها أشجار الرمان. رمان نازنين لذيذ. ينزل التلاميذ من السيارة. يذهب التلاميذ إلى البستان. التلاميذ يشترون الرمان. يأكل التلاميذ رمان نازنين. يعود التلاميذ مساء. السيارة فيها تلاميذ واتا أوتومبيلەکە خوێندکارەکان لەناو ئۆتۆمبیلەکەینە. السيارة تسير بين الجبال. ئۆتۆمبیلەکە یان سیارەکە دەڕوا لە مابەینی چیایەکان یان شاخەکان. تسير دەڕوا. تصل السيارة إلى قرية نازنين. تصل واتە دەگاتە جێگە، دەگاتە جێ. ئۆتۆمبیلەکە دەگاتە جێ، دەگاتە گوندی نازنین. نازنین قەریە جەمیلە. نازنین لادەیەکی یان گوندێکی جوانە. تكثر فيها أشجار الرمان. تكثر زۆرە. ئەشجار دار، ڕومان هەنار. لە گوندی نازنین دار هەنار زۆرە. ڕومان و نازنین لەذیذ. هەناری نازنین بەتامە یان خۆشە. ينزل التلاميذ من السيارة. خوێندکارەکان لە ئۆتۆمبیلەکە دێنە خوارێ. يذهب التلاميذ إلى البستان. خوێندکارەکان قوتابیەکان دەچنە باغەکە یان دەچنە بوستانەکە. التلاميذ يشترون الرمان. خوێندکارەکان هەناری دەکڕن. يأكل التلاميذ رمان نازنين. خوێندکارەکان هەناری نازنین دەخۆن. يعود التلاميذ مساء. خوێندکارەکان ئێوارێ دەگەڕێنەوە. التمرين الأول ڕاهێنانی یەکەم. ئەجیب وەڵام بدەوە. ماذا في السيارة؟ لەناو ئۆتۆمبیلەکەی چ هەیە یان چێ هەیە؟ في السيارة تلاميذ. خوێندکارەکان لەناو سیارەکەینە. هل رمان نازنين لذيذ؟ هل واتە ئایا هەناری نازنین بەتامە؟ وەڵامەکەت یان دەبی نەعەم یان دەبی لا. لێرە دەنووسم نەعەم. رمان نازنين لذيذ. ماذا اشترى التلاميذ؟ چیان کڕی خوێندکارەکان؟ اشترى التلاميذ الرمان. خوێندکارەکان هەناریان کڕی. متى عاد التلاميذ؟ کەنجی هاتنەوە. عاد التلاميذ مساء. ئێوارێ هاتنەوە. التمرين الثاني ڕاهێنانی دووەم. اقرأ بخینەوە. هذا فلاح. ئەوە جووتیارە یان ئەمە جووتیارە. ئەگەر جووتیارەکە پیاو بوو هذا.
ئەگەر جوتیارەکە خانم بوو هذه فلاحة. ئەگەر وشەکە وشەکی مذەکەر بوو هذا جبل. ئەمە چیایە یان ئەمە شاخە، چونکە جەبەل وشەکی مذەکەرە. هذه سيارة. ئەوە ئۆتۆمبیلە یان ئەمە ئۆتۆمبیلە لەبەرچە هذه چونکە وشەکە وشەکی مؤنثە تا المەربوطەی لە کۆتایی هەیە. التمرين الثالث. احفظ واتە لەبەرکە محراث منجل مسحة فأس شلال ساقية نهر بقرة ثور خروف دجاجة ديك. محراث واتە ئامێری کێڵان. منجل ئەوە منجل داس لۆ جیا دروینەوە. مسحة ئەوە مسحة خاکەناس یان پێمەڕە. فەس بیور یان تەور. شەلال تاڤگە. ساقیە ئامێرەکی زۆر کەونە پێشان بەکاردەهات لۆ گواستنەوەی ئاو لە ڕووبارەکان. نەهر ڕووبار. بەقەرە ثەور. خروف دجاجة ديك. التمرين الرابع. ضع واتداني والشي هذا أو يان والشي هذه في المكان الخالي. لبوشاية كان يكلو وشان داني يان والشي هذا يان والشي هذه. رستي كم. هذه أختي تجلس على الكرسي. چونکە أختي مؤنثة پێویستە وشەی هذه دانێ. هذا فلاح يحمل فأسا. ئەوە جوتیارە تەورەکی لەدەستە. هذا أخي يكتب الدرس. ئەوە برامە وانەکەی دەنووسی. هذه فلاحة تحمل دجاجة. ئەو خانمە جوتیارە مریشکەکی هەڵگرتیە یان لە دەستیتی. هذه سيارة تسير بين الجبال. ئەوە ئۆتۆمبیلە لە مابەینی چیایەکان دەڕوە. لاپەڕە 87 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.